فەرماندەیە پێشمەرگە لە شنگالێ دەبێژێ بالەفرەن شەڕ یان تورکیا بە تۆندی شنگال بۆمبەبەرانکردن و وەزیرە بارەوانیا تورکیاژی دەبێژێ کۆبێست بالەفرەن شەڕیان تورکیا شنگال و جیایە قەرەچۆخ بۆمبەبەرانکردن قاسم شەشۆ فەرماندەیە فەرمانداریە پێشمەرگە لە شنگالی ڕاگەهاند و شەڤە بووری دەمژمێر دەهێ شەڤ بالەفرەن شەڕیان تورکیا بنگوه و بارەگەهێن چەکدارێن پەکەکە لە شنگالێ بۆمبەبەرانکردن هەروەها شەشۆ ئەشکەرە کرد و بالەفرەن شەڕیان تورکیا بارەگەهێن چەکدارێن پەکەکە لە ناوچەیەن سکینێ شلۆ و گرعزێر و چەندین ناوچەیەن دن بۆمبەبەرانکردن و حتاوەکە نەها زیان نەهات نەزانین خەلوسی ئەکار وەزیرە بارەوانیا تورکیا دەداخوایانیەکەدا بەڵاو کرد و لەگەڵ فەرماندەیەن ئارتێشا ناڤەند چاودێریە ئۆپەراسیۆنە ئاسمانی لەسەر شنگالێ و چیایە قەرەچۆخ دەکەن هەروەها وەزیرە بارەوانیا تورکیا گوت و 20 بالەفرەن شەڕیان تورکیا و ژمارەیەک بالەفرەن بێفرۆکڤان ئۆپەراسیۆنە ئاسمانی لە شنگالێ و چیایە قەرەچۆخ ئەنجامدان وەزیرە بارەوانیا تورکیا گوتی و بالەفرەن شەڕیان تورکیا ئارمانجنخوا لە شنگالێ و چیایە قەرەچۆخ بجە ئانین و ji bo bicehînîna her armancakê artêşa Tirkiye di Amedebashiyê de ye lêgorê ku dezgehên medyayê ragihandine di encama bombebaranekirina balafirên şerriyên Tirkiye de şevaborî 4 kesan jiyana xwe ji dest da û 5 kesê din birîndar bûn.